زۆرینەی وڵاتەکان ئاژەڵ وەکو هاوڕێی نزیک دادەنێن، بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستاندا زۆر کات ڕووبەڕووی توندوتیژی دەبنەوە. کۆمەڵێک هۆکار هەن بۆ ئازاردانی ئاژەڵان لەلایەن مرۆڤەوە، نەبوونی ئاستی هۆشیاری خەڵکو، نەبوونی یاسای تایبەت بە مافی ئاژەڵان و ڕێگریکردن لە ئازاردانیان. لە وڵاتانی جیهاندا یاسای تایبەت هەیە بۆ ئازاردانی ئاژەڵان. لە هەرێمی کوردستاندا نەبوونی یاسا وای کردووە بەردەوام توندوتیژی بەرامبەر بە ئاژەڵان بوونی هەبێت، تەنانەت لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان هەتا ڕۆژگاری ئەمڕۆ شەڕەسەگ و شەڕەکەڵشێر بوونیان هەیە. لەلایەکەوە بەدەستکەوتنی پارە و لەلایەکی ترەوە حەزی کۆمەڵەیەک مرۆڤی دڕندەیە. دکتۆرە لاڤین عەبدولوەهاب سەبارەت بە بەخێوکردنی ئاژەڵ دەڵێت بەخێوکردنی ئاژەڵ تا ڕادەیەک زیادی کردو، ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار کە یەکەمیان کردنەوەی کۆمەڵگەکەمانە لەگەڵ کۆمەڵگەکانی دەرەوەیە و تێکەڵبوونی ئەو کەلتورانەیە کە هەیە و جگە لەوەش کردنەوەی چەند دوکانێکی کڕین و فرۆشتنی ئاژەڵ کە ئەمیش لەسەر خواستی خەڵکە و کە ئەوانش بینیوانە کە خەڵک خواستی هەیە لەسەر ئەم ئاژەڵانە، بۆیە ئەم دوکانانیان کردوەوە ئاژەڵ لە دەرەوە ئەهێنن. و هۆکارێکی تریش هەیە، ئەویش ئەو ڕێکخراوانن کە زیاتر بۆ پاراستنی مافی ئاژەڵ و ئاژەڵانی کوردستان بەتایبەتی ئاژەڵانی بێلانە ئیش ئەەکەن. طبعاً لە کۆمەڵکی ئێمەیە کە ئاژەڵێک ئەکرێت یان ئەوێ بەخێوی بکات، ئەم ئاژەڵە یەکەم شت هەیە لەبەر حەز ئەیکە، هەیە لەبەر بەزەی ئەیکە، هەیە لەبەر چاوگەکەری ئەیکە. و لە ڕووی تەندروستیەوە کاتێک کە یەکێک ئێوە ئاژەڵێک یا باڵندەیەک بەخێوکات، طبعاً سەرەتا ئەبێت زانیاری لەسەر بخوێنێتەوە کە چۆنە و چی پێویستە، طبیعەتی چۆنە، ئایا لەگەڵ ژیانی ئەوە ئەگونجێ یان ناگونجێ. و دوای ئەوە ئەبێ سەردانی پزیشکی ڤێتەرنەری کا لە دوایەوەی کە ئاژەڵەکەی هێنێ، بۆی کە دڵنیا بێتەوە کەم ئاژەڵە سەلامەتە، هیچ کێشەیەکی تەندروستی نییە و کوتانەکانی بۆ بکات، حەپی کرمی باتێ و قەترەی سەر پشتەکەی بۆ بکات بۆ ئەوەی کە حەشەراتی نەبێت، چونکە ئەمانە ئەبنە هۆی پاراستنی ئاژەڵەکە لە نەخۆشیەکان و پاراستنی مرۆڤەکەش لەو نەخۆشیانی کە ئەگەر هەیە لە ئاژەڵەکەەوە بۆی بگوازێتەوە. لە توێژینەوەیەکدا لە زانکۆی واشنگتۆن دەرکەوتووە بەخێوکردنی ئاژەڵ هۆکارە بۆ کەمکردنەوەی گوشاری دەرونی و هۆرمۆنی کۆرتیزۆل لە خوێندا کەم دەکاتەوە. لە لێکۆڵینەوەیەکی تردا دەرکەوتووە بەخێوکردنی ئاژەڵ بەتایبەت سەگ سوودی زۆر بۆ دڵ و تەندروستی جەستە هەیە و جەستە چالاک دەکات. زۆرن ئەو ئاژەڵانی بەخێو دەکرێن لە ماڵدا، وەکو سەگ و پشیلە و کەروێشک و هامستەر و جرج. طبعا لە هەموو دنیاە ڕێکخراو هەیە، ڕێکخراوی حکومی هەیە، ڕێکخراوی خۆبەخش هەیە، کارەکەن بۆ کۆکردنەوەی ئاژەڵانی سەر شەقام. یعنی وەکو ئێرە ئاژەڵ لە سەر شەقام نابینی بە ئارزوی خۆی بێت و بڕوا و عەزێت بدرێ، ئازار بدرێ. لێرە بەداخەوە هیچ قانونێک ئیشی پێ ناکرێ. ئاژەڵەکان لەسەر جادە عەزێت دەدرێن لەلایەن سیارەوە، یعنی سیارە لیان ئەیات و زیا ئەکەن و سەگێک یعنی لە ساڵێکا دوو جار ئەتوانێت بەچکە بێنە. سەگی کوردی ماشەڵڵا جاری وایە 11 بەچکە هێنێ، یعنی لە 7 کەمتر ناهێنێ. ئۆکی هەنێکیان بەکارە ساتی سروشتی ئەمرن، بەڵام زۆربەیان ئەمێننەوە. ئەم سەگانە گەورە ئەبن، یعنی ئەگەر بم پێ بڕوات چەند ساڵێکی کە ژماری سەگەکان لە ژماری بەشەرەکان زۆرتر ئەبێ لە شاری سلێمانیە. پاراستنی مافی ئاژەڵان پێویستە بکرێتە بابەتی خوێندنگاکان و یاسای تایبەت بۆ ئەم پرسە پێویستیەکی بنەڕەتیە.